بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. درس رابردو شوار قاعدة من لقواعد فقهية كان تواوكر قاعدة أخير قاعدة الضرر يزال بوتمان بينجم قاعدة كأما كوتا قاعدة قشتقير لو قواعداني كبيان أوتي القواعد الخمس الكبرى بينج قاعدة هلا قوركي فقه إسلامي. بينجم قاعدة أويا كبي أوتي العادة محكمة واتا كلتور نريتي كوملايتي محكمة يعني حكمي لي ورقيلة يا ألين المعروف عرفا كالمشروط شرطا أو شتيك عرف داي أنا وكو مرجواي لقرية بستا لحلسو كوتا لتصرفاته يا أوي كبي ألين الثابت بالعرف كالثابت بالنص أوي بعرف ثابت به وك أوش توايا كبدق ثابت بو به عرف شيء بيناسي أوي كبي أو تري عرفك شرعي حكمي لور بقيري وبكري بقاعديك بو أحكام شرعي بريتيا لشي لبيناسك يا علماء أفرمون هو ما تكرر استعماله حتى اكتسب صفة الاستقرار في النفوس والتقبل في العقول والرعاية في التصرفات بريتيا لآكارك لقفتارك لرفتارك كدبار أبيته بشوازك تكتسب صفة الاستقرار في النفوس جيجير أبي لدروني إنسانا والتقبل في العقول لم يشكى أبي بملكة والرعاية في التصرفات لحل سكوتي خلقي شا خلق رشاوي أكا عندك شد هي الشرع نية عرفة بلام لا عرفة وكو شرطي ليها توا لا عرفة وكو شرطي ليها توا بونمونا إما كاتك شينا هولي شكرا وخواردنوا لهولي شكرا وخواردنوا چی ڕێگرێ لەوەی ئێمە نابێت ساردی هەڵبە بشەڕێن و دەست بۆ پاقلاوە و بۆ میوە بەرین تا مامۆستا قسەکانی تەواو نەکا. چی ڕێگرە بۆ ئێمە کە ئەچین وەکو مەطعەم ئێستا کە ئەچینە مەطعەم هەرکەدا ئەنیشین کابرا مقەبیلاتەکە ئەهێنێ مقەبیلاتە خوڕێ ئاوە خوڕێ مەسەلەن شتە خوڕێ لە شەکرا و خواردنەوەیە کەس دەست بۆ هیچ خواردنێک نابا هەتا وەکو مامۆستا نەڵێ دەمتان شیرین کەن ئەوەی ئەمەی دروست کردو عورفە هیچ دقيقي ياسایی دقيقي شرعي ڕێگر بێ لە خواردن لە تعزیەیە بۆچی ئێمە ئەبێ لە تعزیەیە بۆ نمونە قاچ نەخەینە سەر قاچ لە هەر مەجلیسێکی ترا ئینسان دانیشە قاچ خاتە سەر قاچ اعتیادیە بەس لە تعزیەیانە عرف وا هاتووە نە شەرع عەڵێ حرامە نە قاعیدەیەکی قانونیشمان هەیە بڵێ دروست نییە کەسێ قاچ خاتە سەر قاچ بەس عرفەن خۆمان نایکەین جلی سوور بۆ تعزیە بۆ نایکەین کەوای پولەکە نایکە ئافرەت ناچێ پێوەی بۆ تعزیە عەیبە ئەڵێ ئەمە جلی تعزیە نییە شەرع ئەڵێ ئەوە جلی تعزیە نییە نە شەرع جلێکی تایبەتی بە تعزیەوە دانەناوە قانونیش داینەناوە بەڵام عورفە جێگیر بۆ لە ناخمانە هەستی پێ ئەەکەین ڕێعایەتی ئەەکەین بۆ نمونە کەسێک مناڵی ئەبێ پۆیلانەیەکەن مناڵەکە عورفە نۆماڵ کەسێ ماڵدا ئەنێ خەڵگەچێ هەدیەی بۆ ئەبا عورفە ئەمانە عورفن خۆ نەخۆشی نیە ئێستا نەخۆش شەرعە ئەڵێ بڕۆ سەری لێبە بەس کەس نەیوت تۆ بڕۆ پۆیلانی مناڵ بکە بەس عورفە کولتورە خۆمان دەقمان پێوە گرتووە ئەمانە پێیان ئەوترێ ئەو شتانەی کە ئەبن بە کلتور و مڕاعات دەکرێن و شەرعیش ڕەچاویان ئەکا لە هەڵسوکەوتی خەڵکە طبعا قاعدەکە دوو شت ئەگرێتەوە یەکەم وتمان ئەقوال قسە گفتاری ئینسانەکان ئەوەی کە پێ ئەوتێ عورفی قەولی عورفێکیشمانەیە پێ ئەوتێ عورفی عەمەلی عورفی قەولی وەکو چی عورفی قەولی وەگەوەی ئێمە لە زمانی عەرەبیە کەلیمەی وەلەد بەس بۆ کوڕ بەکارەهێنین لە کاتێکا وەلەد کوڕوش و کچیشە وەنیە ئیبن بۆ مذەکەر بەکارێ بینت بۆ مؤەنەث بەکارێ کەوتێ وەلەد مشتەرەکە لە بینی ئیبن و بینتە ونيا كخواي پروردگار فرمي يوصيكم الله في أولادكم دواي تصنيف يعني للذكر مثل حظ
كواتە وەلد هەردووکیانە گرێتەوە کە ویسمان تەصنیفەکەی ذەکەر و مؤنەثیان هەیە بەڵام لە زمانی عەرەبیە عەرەب کە ئەڵێ وەلد یعنی کوڕ یعنی کچنا ئەمە عورفی قەولیە وەلو عورفەکە مخالیفی قەواعیدی لوغەیش بێ عورفەکە ئیشی پێ ئەکرێ بۆ نمونە لە زمانی داریجی ئێستا ئێمە زمانی فوسحەی خۆمان ئەوەی کە زمانی قورئان و زمانی شەرعە بەچی تەلاقەکەوێ بە تەلاق بە پیتی تا لام ئەلیف قاف تەلاقەکەوێ باشە کوردی خۆمان ئەڵێ تڵاقی کەوتبێ طلاق لە عەرەبیە چییە؟ عیجنێ ئەی بۆ تەلاقێکەوێ لە عورفی ئەما ئەم وشەیە تەلاقە لە عورفی تۆیە با وشەکە بە خلافی قەواعیدی لوغە بەکار بێ قەستەکەی گرنگە ئەم پیاوە ئەم وشەی بە نیەتی تەلاق بەکارهێناوە ئاوا دەری بڕیوە بۆ نمونە لە عەرەبیە پرۆسەی هاوسەرگیری دامەزراندن زەواجە زەواج بەدەگمەن عەرەب هەیە بڵێ زەواج مەسەلەن میسریە لە گەوازی میسری زەواجی شەرعیە عەقدی زەواجی پێدا ئەمەزرێ با لوغەیەکی داریجی مخالیف بە ئەسڵی لوغەی عەرەبی بێ ئەسڵی قەواعیدی شەرع بێ بۆ چکە لە عورفی ئەوە شەرعیش لەسەر عورفەکە لە عورفی ئەوە ئەمە بۆ زەواج بەکاردێ کە بۆ زەواج بەکاردێ کەواتە لە زەواجا معتەبەرە ئەمانە پێیانەوتی عورفی قەولی لەفظی جینایە لە ئەسڵی لوغەیە لەفظی جینایە بۆ چی بەکاردێ لە بچووکترین تەعەدی لەسەر غەیر جینایەتە بچووکترین دەست درێژیکردنە سەر بەرامبەر جینایەتە لە عورفی ئەهلی قەزا و مەحاکیمە جینایە بۆ چی بەکاردێ بۆ تاوانە گەورەکان بەکاردێ وەنیە لەگەڵ جونحە و لەگەڵ مخالف وەمانە فەرقی هەیە کە وتی جینایەتی کردووە گەر مەحکەمە وتی ئەمە جینایەتە کابرای بەرامبەر یەکسەر تێ ئەگا ئەمەیەکێکە لە تاوانە گەورەکان لە عورفی ئەهلی قەزا ئەم کەلیمەیە وا بەکاردێ عورفی عەمەلی وەکو چی ئەمانە عورفی قەولی بوون کە باسمان کرد عورفی عەمەلی ئەو شتانن کە بەکردەوە ئەیان کەین بوون بە عورف لە ناومانە وەک ئەو نەماذیجانی کە عەرزم کردن ئەوانە عورفی عەمەلی بوون یا بۆ نمونە وەکو بەیعی معاتات چییە بەیعی معاتات ئەمە فقهی ئەحناف لەم دواییەیە تەصنیفیان کردو ئەسڵ وایە ئێمە هەر عەقدێک جەنابتان قانونیەن و شەرعیەن بنەمای دامەزراندنی هەر عەقدێک ڕوکنی یەکەمی سیغەیە سیغە بریتە لە چی؟ بریتە لە ئیجاب و قبول هەر عەقدی بەیعێک یا ئیجارەیەک یا ڕەهنێک یا وەقفێک ئەبێ ئەمانی تیابێ وەنیە ئەبێ سیغەی تیابێ ئەنجا ئەگەر عەقدەکە پێویستی بە دوو ئیرادەیە ئیجاب و قبوڵە یەک ئیرادەیە ئەبێ ئیجابی تیابێ بەلای کەمەوە باش ئەو عەقدانی کە ئەمڕۆ ئەکرێن بە زۆری لە بازاڕەکانە یەک عەقد ئیجاب و قبوڵی تیانە هەمووشی مەقبولە بەچی بە بەیعی معاتات مەقبولە بۆ نمونە تۆ چتە مارکێتێکەوە ئەم مارکێتە 1000 ئایتم شتی داناوە تۆ ئەچی عەرەبانەیە پێش خۆ دەیی قوتوویە دۆشاوی تەماتەی تێ ئەەکەی کیلویە گۆشتی تێ ئەەکەی زەیتونی تێ ئەەکەی وەلحاصڵ ئەوەی تایەتی جاری وا هەیە 100 جۆر شت کۆ ئەەکەیتەوە ئەچیتە بەردەم کاشێری ئەلفێکی پێناڵی یەک بە یەک شتەکانە خەیتە سەر مێزەکە ئەو ئەیا لە بارکۆدەکە و دوای ئەڵێ ئەوە 1000 دینارەکە و تۆ ئەیەیتێ ئیجاب و قبوڵی ئەم شتانە کوان ئیجاب و قبوڵی نییە ئەم بەیعە ئەچیتە سەر مێزی کابرای نانەوە 1000 دیناردا ئەنیت و 8 دانەبەی کوا ئیجاب و قبوڵی ئەو بەیعە ئیجاب و قبوڵ وجودی نییە ئەمە بەیعی معاتاتە سەوزەکە ئەزانی دەسکی سەوزە بە 250 4 دەستەکەڵەکەیت و 1000 نارەیی بە کابرا بەبێ ئەوەی بڵێ دەسکی سەوزە بەچەنە ئێ باشە ئەگەر ئێمە وردی کەینەوە لەسەر خەڵک ئیشی بۆ ناکرێ ئەگەر بڵێ دەسکی سەوزە بەچەنە بە 250 ئەمە دەسکی سەوزە قبوڵم کرد ئەوش بڵێ پێم فرۆشتی بە 250 کابرا مێشکی ئەچی هەتا ئێوارە 100 دەستک سەوزە بفرۆشە یا کابرایی سۆپەرمارکێت هەتاوەکو عەرەبانەی حسێبەکە بەم ئیجاب و قبوڵەی تۆ قوتوویە دۆشاو بە 1000 دینار قبوڵم کرد پێم فرۆشتی بە 1000 دینار دەرکەش قارتە ئەوەیان بچن ئەو چەرخە ئیش ناڕوە دەبور ئەحناف وتویانە بەیعی معاتات ئیجاب و قبوڵێکی ضمنی تایە کە مەبدەئی تەراضی و دانکردنی سعرەکانە ئەمە پێی وتراوە عورفێکی عەمەلی ئیشیشی پێی ڕۆشتووە و شەرعەنیش چاپۆشی لێ کراوە عورف
ئەکرێ بە چەند بەشەوە طبعا ئێمە عرف لە ڕووی مەصدەری تەسەڕفەوە توانێت بە عرفی قەولی و عرفی فعلیەوە لە ڕووی گشتگیری و تایبەتمەندیەوە ئەبێ بە عرفی عام و عرفی خاصەوە عرفی عام ئەو عرفەیە لەناو هەموو خەڵکە ئەبێ بە عرف بۆ نمونە ئێستا نوێش لە لای من لە لای تۆ لە لای سۆمالیەک لە لای مۆزەمبیقیەک لە لای سعودیەک لە لای ئوستورالیەک عرفێکی عامە هەمومان کەلیمەی سەڵاتمان بە نوێژ وەرگرتووە ئەم عرفە شەرعیە حەج سیام واضحە ئەمانە عرفی شەرعین عرفەکەش عام بوون لەناو هەمومانە هەندێ عرف هەیە خاصە عرفی خاص لەناو کوێیە دەورە بینێ عرفی خاص لەناو ئەهلی تایبەتمەندی پیشەیەک یا خەڵکی ناوچەیەکا دەورە بینێ ئەوە پێی ئەوتێ عرفی خاص ئەم عرفانە گشتگیر نابن سنووری بەکارهێنانیان تەنها ئەو ناوچەیە ئەگرێتەوە یا ئەو خاوەن پیشانە ئەگرێتەوە کە ئیشەکە پێوەی پێیوەستە دەفتەر لە عرفی ئەهلی مەعرەزە یا بازاڕە دەفتەرێک لای خەڵکی سلێمانی یا با بڵێن کوردستان چەندێکە بریتە لە $10,000 کابرا ناڵێت بە دەفتەرێکم بەرێ پێ دەفرۆشم لە کاتێکا دەفتەر قرتاسیەیە ئێمازانی دەفتەر جاران خەڵک دەفتەری 30 پەڕەی و 60 پەڕەی هەبوو پێشەوەی پارە و دۆلار پێێتە بازارەوە دەفتەر وابوو گەڵا ئەڵێەوە بە گەڵایەکە ئاخر گەڵای مێ و گەڵای هەنجیر گەڵای چی قۆخ قەیسی گەڵایەک ئێمە یەکسەرتەیەکەین گەڵایەک یعنی $100 وەنیە ئەمە عرفێکی تایبەتە یعنی خەڵکێک مەسەلەن لەناو ئەهلی مەعرەزە ئەڵێ ئەم سیارەیە علوجە علوج چییە؟ هیچ سیارەیەکەی مارکەی علوج بێ لە کۆمپانیا نە علوج لە ئەهلی مەعرەزە ئەگەر کابرا بەیانی سیارەیەکی لێ کڕی پێی وتی علوجە دوای سیارەکەت کڕی بە دزی بگیرێتەوە ناتوانانی سکاڵایە سکابراڵە پێم وتۆ علوجە ئەم سیارەیە ئەوەلیاتی نییە ئەم سیارەیە کەواتە تەبلیغی ذیمەی خۆی کردووە تۆ هەتا ئێوارە بڵێ من نازانم علوج یعنی چی ئەوە مشکلەی خۆتە کە نازانی یعنی چی لە لای عرفی خاصی ئەم جۆرە خاوەن پیشەیە ئەوە عرفێکی دیاری کراوە کەواتە ئێمە کاتێک گەڵێین عرف ئەبێ بە مەصدەر ئەمانە بەکارهێنانیان لە ڕووی قانونیەوە لە ڕووی شەرعیەوە بەو شێوازانی کە بووی دیاری کراوە ئەبێ بە عرفی خاص ئەسڵی قاعیدەی عرف لەکوێوە وەرگیراوە کە ماڵی عرف ئیشی پێ ئەکرێ و ئەبێ بە مەصدەرێک طبعا قاعدەی عرف بۆ معلوماتتان لەگەڵ ئەوەی کە قاعدەیەکی فقهیە قاعدەیەکی ئوسولیشە بۆ چونکە یەکێک لە مەصادیرەکانی حکمی شەرعی عرفە ئێمە لە دوای قورئان و سنە و ئیجماع و قیاس و ئیستحسان و ئیستصحاب و مەصالحی مرسەلە و شەرع و من قبلنا باشە دوای ئەوە عرف دێتە پێشەوە عرف کەواتە مەصدەرێکە بۆ تەشریعیش بنەمایەکە لە بنەماکانی فقهی یەکێکە لە 5 بنەما گەورەکە لە هەمان کاتێکا مەصدەرێکی شەرعیشە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ خذ العفو وأمر بالعرف وأمر بالعرف يعني شي يعني أمر بك بوكل توريك باشا إسلام كهاتوا همو دابو نريتي عربي هوانا شوان انتو بيش خوي كومالي دابو نريتي جوان هبو لنا عربا إسلام إقراري كردوا ببيغمبري شي فرموه خواهي پروردگار وأمر بالعرف يعني أمر بك بوكر دوا تشاكانيك ناسناونو بيشتو هبون لنا عربا يا لا يتقيتنا أفرمي إن كان قميصه قد من قبل فصدقت وهو من الكاذبين وإن كان قميصه قد من دبر فكذبت وهو من الصادقين باشا أم قميصك كبدرية شون أزاني شوازي درانكي بومان دياريكا ختايكيا عرفانية ما أزاني كسي لبشتوا الرايشيشي ونيا لبشتوا قميصك لبيشوا بتوي دفعي بكي لبيشوا قميصك يدري كواتا أم استدلالك عرفية وقرآن تصديقي أكاك أم رأيك علمي دقيق بوكاتي خوي يا أخوي بالردقان لنا فقيه من الله أفرمي وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف نفقي أفردكان كون سركي مولود له كي باوكي من الله كي نفقي خزانة كون سركي سر باوكي من الله كان بشي بالمعروف معروف يعني شي بپی دابونەریتی ئەو کۆمەڵگایی کە تیاژی نەفەقە بە عرف دیاریە کرێ بە شەرع دیاری ناکرێ
يا خواي بالوردقار لكفارتي سنة أفرمي فكفارته إطعام 10 مساكين من أوسط ما تطعمون أهليكم أو كسوتهم باشا أو تحرير رقبة كباسي إطعامك أفرمي شي من أوسط ما تطعمون أهليكم عرف أقل عرفي ولاتك خواردني آسائيا بونمونا خرما به او كاتا كفارتي سوينك بخرما ادري برنج به بالبرنج ادري ساور به بساور ادري خوا فرمي بيقرنو بو عرفي خوتا من اوسط ما تطعمون اهليكم كواتا مصدرك كاتو بعرف يا كافرمي يا ايها الذين امنوا ليستأذنكم الذين ملكت ايمانكم والذين لم يبلغوا الحلم منكم 3 مرات او كسانيك لم يبلغوا الحلم منا خوا فرمي با سيجار لسيكاتا اگر ویسیان بین ژوورەکانتانەوە داوای ئیذن بکەن باشە داوای ئیذن بکەن كي من قبل صلاة الفجر وحين تضعون ثيابكم من الظهيرة ومن بعد صلاة العشاء باشە بۆچی ئەم سێکاتە کاتی عەورەیە چونکە لە عورفی عەرەبا ئەو کاتە ئەم سێکاتە ئیسراحەتیان تیا ئەکرد خۆیان تیا ڕوو دەکردەوە کابرا ئیسراحەتەکەەوە لە ماڵی خۆیەتی ئاسایی هەرچی لێک دەبەرەکە لبرو خواهي پروردگار فرمي بالم سيكاتيا منال داوای إذن بك طبعا لما تأصيلي شرعي شبوشي بو اوي كشرعا بيويس وايا منال الله يباوكو دايكي نخر لا يباوكو دايكي نخر او تخواهي پروردگار فرمي باسي كي اكالي رخو باسي بالغ كان ناكا فرمي الذين لم يبلغوا الحلم منكم اواني كهشتا اقاي ام موضوع نازانا 3 مرات تي بيايا كابو بنالك زور عجولي هبو ايو حتي توكي تجولكي منو دايكي إذن ورقرد لدرجاك بأنجا ورجوره وتي باش جارجار شو خويك البجورة ببي إذن وتي باقي روجي وتي ورا بخدك البجورة ببي إذن منالك إذن ورقرد وتي والله لكوني درجاك وسيد ممكن بعقلي دان يشتون بوي خونك البجورة تمام هم جار لكوني درجاك وسيد درجا بعقلي دان يشتون بوي نهاية درجاج نهاية كواتا أم موضوع يعني خواي پروردگار كأي فرميه إذن ورقرد أبو أوي بيت جوره بو شيء إذن ورقرد أبو أوي بيت جوره بو أوي كا عادة لو كاتي إنسان لواني وكو بيبيست آمادة نبيك غيري مردك يا غيري هاوسرك خوي بيبينه حديثك في غمر صلى الله عليه وسلم كخاتو عائشة أي قريتوا كهندي كشي عتبي خزاني أبو سفيان هات لاي في غمر صلى الله عليه وسلم وتي أي بيغمبر يقوى إن أبا سفيان رجل شحيح فرمي أبو سفيان كاويكي رزيلة أو نما ناداتي بمنو منالكم كبتير وتسلي بي بجين أيحل لي أن آخذ من ماله فرمي درست من باي بيوستي خوم منالكم لقرفاني أبو سفيان برم بغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمي خذي ما يكفيك وولدك بالمعروف أو اندبر بالمعروف يعني ببي عرف بيبا أو اندبر كبشي نفقي جنيكو منالك أو غيك حقي توي لسر أبو سفيان بوتي أو نلا باركي بري لو زياتر ناتواني ببي كواتا أما بيغمبر إخوة صلى الله عليه وسلم أي جرته أبو عرف حديثك عبد الله كري عمر كيف فرمي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم أي فرمو المكيال مكيال أهل المدينة والوزن وزن أهل مكة أي فرمو مكيال بيواني كيا بيواني مدينة كيشانا هي مكة بو چونك أهل مدينة أهل زراعات بون أوان بيوان وصاع أوان ينهبو أهل مكة أهل بازرقاني بون أوان وزن ينهبو أوان كيشاني ينهبو أمان بيوانا أفرمي بيواني أهل مدينة وكيشاني أهل مكة بابك لما معياري شرعي كواتا أو عرفيك أوان لسري خو بيواني أهل مدينة دقيق شرعي لسر نبو بس أوان بكارياني هنا شرع قبولي بو أو وزني أهل مكة بكارياني هنا شرع قبولي بو وكو وزن عبد الله كوري عباس أفرميه كاتك قميصك يوسف يعني هنا أبو يعقوب كقلت يعني قالوا يا أبانا إن ذهبنا نستبق وتركنا يوسف عند متاعنا فأكله الذئب قلت يعني كركت قولك قاردتي يعقوب بشي زاني قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل سيكلاسك ندراوة أو بعرف أو نعقلي بأشكيه أجر قولك كسي بخواج لكي أدريه أم جل ندراو كرك قولك قاردتي اشتواء منطقي يعني لبروتي أقابل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل والله المستعان على ما تصفون عرفا زاني نقراوة
أصل وابك تصديق يعني بك بلام إيزاني كعرف تكذيبي أو جور ادعاء أكا بيعرف جاري كان ديت لا عبد الله كري مسعود لي أبرسيه الله دوستك مان نزلێکی کردووە دروستە مانگایەک سەر بڕێ عەبدوڵای کوڕی مەسعود پیاوێکی عالمە یەکێکە لە فوقهای مەدینە ئەفەرمێ ممن صاحبكم ئەفەرمێ خەڵکی کوێیە ئەو دۆستەی ئێوەکە نەزلی کردووە قالوا من بني رياح گوتیان خەڵکی منطقەیەکە منطقەی بني رياح گوتی ومتى اقتنت بنو رياح البقر گوتی ئەوە لە کەیەکەوە بنو رياح مانگایان بەخێو کردووە ئەوان ئەیان زانی عەبدوڵای کوڕی مەسعودەی زانی کابرا کە نەزلی کردووە نەزلی وشتری کردووە ئەوان ئێستا ئەیانەوێ خۆیان لە نەزرەکە بدزنەوە مانگایە بکەن ئەو ئەپرسێ خەڵکی کوێن زانێت چ جۆرە ئاژەڵداریەکەکەن خەڵکی منطقەکە لە خەڵکی منطقەی بنو رياحین عەبدوڵای کوڕی مەسعود دەزانی بنو رياح مانگا بەخێوکەر نین وشترەوانن قال ومتى اقتنت بنو رياح البقر قال لكيو ايوبون بمانغاوان لكيو ايو مانغاتان بخيو كردوا كواتا كابلا كنزلي كردوا نزلي حشتري كردوا لبرو فرمنا خير بك كابلا حشتريك سربر اما انا هموي اجرته بو عرف كواتا عبد الله كوري مسعود اجرته بو كيو بو جاري كردني حكمك اجرته بو عرفي او كسي كنزلكي كردوا لا عرفي او انا حشتروان نزلي حيوانك كردوا حيوانك حشتره لبرو فرمي حشتريك به سربر مرجكاني أم قاعدة إما كالين العادة محكمة بتشد مرج أم قاعدة جاب جاء به واتابت شل مرج ما نحب أو إيش بقاعدة كبكين خالية كام قاعدة عرفي برزان أبي قاعدة كي مضطرد به يعني شي قاعدة كي مضطرد يعني أبي ناسراو به بردوان به معروف به هركات قاعدة مضطرب مضطرب يعني شيء قال مضطردة عكس مضطردة مضطرد يعني ثابت وناس لا وجيقين مضطرد يعني جارك وايا وجارك شوانية جارك وايا جارك وانية بونمونا يما علين أقرهاتو دراو يما العراقة ديناري عراقي مان هي وك استا باشا قرداني آبوري نبيت دراوی نیشتیمانی بەکاردێ لە بازارە بۆ کڕین و فرۆشتنی کاڵا کە من پێم گوتی ئەمە بە 10,000 یعنی بە 10,000 چی؟ دینار بە 10,000 دینار وانە ئێستا بە خەڵک بڵێ بە 10,000 ناتوانی دوایی بە عرف ساغی کەیتەوە 10,000 چی وتووە یۆرۆ وتووە دۆلارێ وتووە دینارێ وتووە تمەنێ وتووە چی وتووە واضح نییە چی وتووە بۆ چونکە ئەم قاعدەیە قاعدەی دراو قاعدەیەکی عرفی ثابت نییە جێگیر نییە مضطربە خەڵک بە هەموو لەو مەعرەزانەیە بڕۆ خەڵک بە دۆلار مامەڵەکە بە دینار مامەڵەکە بە یۆرۆش مامەڵەکە کابراکە ئەڵێ بە 10,000 بە 100,000 یۆرۆیە دۆلارە دینارە تمەنە چییە ئەمە ئەوێ بەیانی بکە ئەتا بەیانی نەکە عرف بۆی لام یەکلا نابێتەوە چکە لە عرفا شتێکی جێگیر و ثابت نییە وەک ئاڵتون نییە باشە وەک ئاڵتون نییە ئاڵتون مسقاڵی هەیە لە وەزنا تا بەس مسقاڵیشی پێ کەوتە مسقاڵی ئاڵتون بەس مەسەلەی عیاریش لە ئاڵتونە ئەگۆڕێ ئەبێ عیارەکەی داریکەی اینجا کە مسقاڵەکە دوین مسقاڵەکە عورفەن دیارە کەواتاڵی نەبێ قاعدە بەڕێزان بۆ ئەوە ئیشی پێ بکرێ ئەبێ قاعدەکە ثابت و مضطرد بێ واتە کە مێشکمان بۆی چوو یەکسەر بزانین کە مۆزوعەکە چییە خاڵی دووەم نابێ عرف مخالفی دلیلی شەرعی بێ هەر عرفێک مخالفی دلیلی شەرعی بێ ئیجماعی لەسەر بێ نەک عرف کە ئیجماع سێم دلیلی شەرعی عرف حوتەم و هەشتەمە ئیجماعیشی لەسەر بێ مەقبول نییە ئێستا جلوبەرگی ئافرەت لە سەتە هەفتەی ناشەرعیە ئەمە ناکرێ بە عرف بڵێ مادەم عرف وایە ئەم عرفە ئەکرێ بە دلیل دروستە ئافرەت ئەم جلانە لەبەرکە سەتاسەتی ئافرەت جلی ناشەرعی لەبەرکە ئەو جلە تا قیامەت هەر ناشەرعیە چکە مخالفەی دلیلی شەرعە شرع دانانێ بە ناشەرعیە و نایکا بە عرف بۆ خەڵک چی ئەمە ڕەت دەکاتەوە دنیای دلیل ئەمە ڕەت دەکاتەوە بۆ نمونە و ئاەتانی قورئان کە خوای پەروەردگار باس لە کلتورە نەفامیەکانی سەردەمی نەفامی پێش ئیسلامەکە حتا پێش ئومەتانی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار زەمیانەکە أفرمي بل قالوا إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم
ئەمان باسی عرفەکەن بەس خوای گەورە ئەم عرفەی قبوڵە خوا ذەمیانەکە خوای گەورە ذەمی ئەم عرفەکە ئەفەرمی ئەوە دلیل نەبووە ئەوان باوکو و باپیرانن ئیشێکیان کردووە ئەوان لەسەری بڕۆنەوە خاڵێکی تر لەو بەڵگانە و حەدیثە بوو کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد نص لەگەڵ عرفە کامیان مەصدەرن بۆ کامیان نص عرفی کردووە بە دلیل یا عرف نصی کردووە بە دلیل نص عرفی کردووە بە دلیل لەم عرف نصی کردووە بە دلیل کەواتە مادەم نص بە قووەترە و نص مەصدەری عرفە ناکرێ عرف بێ بە مەصدەری هەڵوەشانەوەی نص چکە بەعکسەوە عرف قووەتەکەی لە نص وەرەگرێ کەواتە ئەگەر مخالفەی نصی کرد مخالفەی مەصدەرەکەی خۆی کردووە لەبەرەوە شەرعەن مەقبول نییە خاڵێکی تر نص عامە تایبەت نییە بە کات و شوێن بەڵام عرف تایبەتە بە کات و شوێنێکی دیاری کراوە عرفەکان قابلی گۆڕان لەبەرەوە نص بە قووەترە خاڵێکی تر عرف تەنها بۆ ئەو خەڵکانە بەڵگەیە کە بەکاری دێنن بەڵام نص بۆ هەموو ئومەت بەڵگەیە ئێستا نصێکی قورئان کە باسی تەحریمی ڕیباەکە ڕیبا بۆ کێ حرامە بۆ هەرچی ئومەت هەیە حرامە بەڵام عرفێک لە منطقەیەکی دیاری کراوە بەس بۆ خۆیان معتەبەرە و بۆ خۆیان حجەیە کەواتە نص بە قووەترە نص قەت ئەگەری نییە نصێک هەبێ بنەمایەکی خراپی هەبێ یا دانەمەزراوی هەبێ بەڵام سەدەها عرفی فاسیدمان هەیە یەک نصی فاسیدمان نییە نص هەموو بنەماکانی شەرعی و عەقڵی و عیلمی و دەقیق و ثابتن عرف وان نییە یا ئێسەوەرە لەم میلەتەی خۆمانە سەدەها کولتوری خراپ و قێزەون و بەدبەختیمان هەیە کەواتە ئێمە ئەڵێن ناکرێ ئەم عرفانە مادەم عرف ئەگەری هەڵەی هەیە نص ئەگەری هەڵەی نییە ناکرێ عرف بێ بەسەر چاوەیەک نصی پێ هەڵبۆشێتەوە خەڵێکی تر کە گرنگە وەکو مرج جەنابتان بۆ عرف بیزانن ئەوەیە ئەو عرفە ئەبێ کاتێک کە فعلەکە کە تەسەڕوفەکە دێ عرفەکە وجودی هەبوو بێ نەک ئەو کاتی قسەکە ئەکەین عرفەکە بێتە بوون یا دوای قسەکە یا عەقدەکە عرفەکە بێتە بوون نا ئەبێ عرفەکە ثابت بێ ئەو کاتی کە قسەکە ئەکەین عرفێکی جێگیر هەبوو بێ ئەگەر پێشووتر بوو هەڵوەشا بۆەوە ئیشی پێ ناکرێت ئەگەر دواتر بێت هەر ئیشی پێ ناکرێت ئەبێ کاتی تەسەڕوفەکە عرفەکە وجودی هەبێ کەواتە عرفی لاحق تأثیری نییە عرفی ثابتی سابقی متغیریش هەر تأثیری نییە ئەبێ عرفێکی سابقی ثابتی ئێستا بێ ئەو جاژێک لە دوو حاڵەتانە بێ ئاگاتان لێ بێ لە ئیقرار و دەعوایە ئەم قاعیدەیە ئیشی پێ ناکرێت بۆ ئەگەر کابرا ئیقراری کرد بە حەقێک ئەگەرێتەوە بۆ 20 ساڵ لەمەوە پێش هاتە دادگا وتی کاکە من 100 دیناری کابرایەکم لایە 100 دینار ئیقرارە بە 100 دیناری ئەمڕۆ یا بە 100 دیناری ئەو زەمەنەی کە ئیقرارەکەی بۆ ئەجێڕێتەوە ئەو ئەیجێڕێتەوە بۆ ئەو زەمەنە ئەبێ بگەڕێنەوە بۆ دیناری ئەو زەمەنە کە چەند بووە وەقیمەی دینارەکە چەند بووە بە معیاری ئەمڕۆ مامەڵی لەگەڵ ناکەی کابرا ئەڵێ ئەمە 100 دیناری زەمەنی هەشتای خواردوم واتە 100 دیناری 39 ساڵ لەمەوە پێشی خواردووە ئێستا نابێ بڵێ وەرە 100,000 دیناری بەرێ و تەواو 100 دیناری ئەو کاتە لەوانەیە مەبلەغێکی زۆرتری کردی بێ تەقیمی بۆ بکرێتەوە ئەم ئیقرارە بە عرفی ئەو زەمەنە ئەخەمڵێندێ لەبەرەوە ئەم قاعیدەی شمولی ناکا کاڵین عرفەکە نابێ ثابتێکی سابقێکی متغیر بێنا ئەم عرفە سابقێکی متغیریشە بەڵام چونکە ئیقرارە بە حەقێک لەو کاتەیە ئەگەڕێنەوە بۆ عرفی ئەو کاتە ئەگەڕێنەوە بۆ لە داوای شاهر وایە من داوایەکەم لەسەر دوایە داواکەی 20 ساڵ لەمەوە پێشە ئەگەڕێنەوە بۆ عرفی 20 ساڵ لەمەوە پێش بەوەی کە داواکەم هەیە لەسەرت کەواتە ئەم خاڵە بەس دەغیری ئەم دوو حاڵەتەیە عرف ئەبێ ئەو کاتە بێ کە ئەمڕۆ قسەکەمان تیا کردووە ئەو عرفی کە ئەو زەمەنەیە مەرجێکی تر لەو مەرجانی کە عرف ئیشی پێ بکرێ ئەبێ بە پێچەوانی عرفەکە فعلێک یا قەولێک نەبێ مخالیفی عرف بێ ئەگەر قەولێک یا فعلێک هەبوو
مخالفی عرفەکە بوو ئەو کاتە عرفەکە ئیشی پێ ناکرێ چونکە عرف لە کاتی سکوتە ئەبێ بە دەلیل لە کاتی بوونی قەولێک یا فعلێکە مخالفی ئەوە بێ ئیشی پێ ناکرێ بۆ نمونە من سارەیەک لە تۆ ئەکڕم لە عرفی ئەهلی مەعرەزا وایە کە هەردوومان مەعرەزا نەبین ئەگەر قسە دەکەین هەردووکمانی دەین ئەگەر من بدایەت پێم وتی من حەقی مەعرەزانەم نییە ئەمە قەولێکە مخالفی عرفی ئەهلی مەعرەز ئێستا حەق بە منە پارە نادەم من نابێت دوایی پێم بڵێ آخر وەرە کاکە بە سەد کەسی ئەهلی مەعرەز بڵێ ئەگەر لەسەر هەردووکمان نەبوو بەسەر چاو من قەولێکم هەیە مخالفی عرفە لێرە قسەکەی من قسەی عاقید لە قووەتی عرف بە قووەترە عرف کاتی ئیشی پێ ئەکرێ کە تەصریح بە مخالفەی عرفەکە نەبێ ئەگەر تەصریح هەبوو بە مخالفەی عرف عرفەکە ئیلغا ئەکاتەوە بۆ نمونە عرفەن وایە با بڵێ ئاڵتون کە ژن مارە ئەکرێ بە دوو بەشەوە مارەیەکەی پێشەکی هەیە و پاشەکی هەیە ئافرەتەکە کە شو ئەکا بە پیاوەکە پێی ئەڵێ من هەموو مارەی یەکەم پێشەکی ئەوێت ئەم قسەیە مخالفی عرفە بەس قانونن و شەرعەن قسەکەی ئەم سەنەدە نەک عرف بۆ چونکە ئێستا قەولێک هەیە مخالفی عرف ئافرەتەکە کە مارەمان کرد ئەتوانێ قبوڵی گواستنەوە نەکات تا دوا سەنتی مارەیەکەی وەرەگرێ شەرعەنیش پیاوەکە بۆی نییە بڵێ ئەدوێزمەوە هەتا هەموو مارەیەکەی نەداتە شکوتێکی پێشەکی ئەمەوێ ئەم قسەی نەکردایە پیاوەکە نیوەی مارەیەکەی ئەدایە ئەیوت ئەدوێزمەوە بیوتایە قبوڵ ناکەم پیاوەکە شکاتی لێ ئەکرد ئافرەتەکە ناشیز بوو نەفەقی سقوڵتێ کرد ئێستا مادەم ئافرەتەکە شەرتی کردووە مارەیەکەی پێشەکی وەرگرێ ئێستا حەق بە ئافرەتەکەی 50 ساڵی کەدا بنیشێ پیاوەکەی مارەیەکەی نەهاتێ محکەمە نەفەقەی لێ ئەسەنێ پیاوەکە ناشیزە مارەیەکە شتابیتە لە ئەستۆی بۆ چکە لێرە قەولێک هەیە مخالف بە عرف مصداقیەتیش بۆ قەولی عاقید خۆیەتی خەڵێکی تر لە مەرجەکانی عرفەییشی پێکرێ بێم عرفە ناسراو بێ یعنی ئەو خەڵکی کە عەقدەکەی کردووە مەعلوف پێ لە لاویانە مەعروف پێ لە لاویانە بەڵام ئەگەر عرفێک بێ لەناو خەڵکانێکی دیاریکرا و تایبەتا بێ ئەو کاتە پێی ناوترێ عرفێکی معتەبەر شەرعەن چونکە ئەو عرفە ئەبێ کاتێک عرفە کاتێک دەلیلە کە لەلای عاقیدەکان لەلای ئەو کەسانی کە ئێمە ئەمانە ئیلزامیان پێ بکەین ناسراو بێ لەلایەن کە ئەو بڵێ وەڵی کاکە من خەڵکی ئەم شارێنیم و ئەم عرفە نازانم ئەو عرفە بۆ ئەو نابێ بە حوجە یا ئەهلی ئەو اختصاصە نییە ئەو عرفە بۆ ئەو نابێ بە حوجە ئەبێ ئەهلی ئەو اختصاصە بێ بۆ ئەوەی ببێ بە حوجە ئەمانە ئەو مەرجانن کە عرفی شەرعیان پێ ئەکرێ بە دەلیل هەر عرفێک یەکێک لەم مەرجانەی تیانە بوو مەرجنیە هەموو مەرجەکان بەیەکەوە هەر عرفێک یەکێک لەم مەرجانی تیانە بوو هیچ مصداقیەتی نییە و بە دەلیلی شەرعی حساب ناکرێ و ئیلغای ژەکرێتەوە دەرسی داهاتووە گەڵ خوای گەورە تەمەنیدا ئەچینە سەر تەطبیقاتی مسألة عرف وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين